لە سنووری ئەمە نزیکەی 400 دۆنم باخی زەیتون هەیە. ئەمە ساڵ بە ساڵ لە زیابوونی شایە، بە تایبەتی لە دوای ئەوەی کردنەوەی ئەو معمەلی زەیتونە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو کە خەڵک زیاتر پەنابا بۆ ئەوەی ئەو باخانەش کە دروستیەکە ئەو جۆرانە بێ ئۆسنافانە بێ کە بۆ زەیت دەسێن. بەڕاستی ئەو جۆرانی کە تا ئێستا هەمان بۆ یان بڵاو بۆ لە ناوچەکە ئەو جۆرانەیە کە ڕێژێکی کەم زەیتی تایە، بەڵام لێستا خەڵک بە شوێن ئەو جۆرانە ئاگەڕێت کە ڕێژەیەکی بەرزی زەیتی تایە بۆ ئەوی ئیسفادەکەی زیاتر بڵێن چەند قات ئەبێتەوە کاتە سوودی زەیتەکەی تەوان لێرە مەبەست لە بەرهەمێنانی زەیتە هەتاوەکو ڕێژەی زەیتەکەی بەرز بێت بە سوودی فەلاحەکەڕێتەوە. ئێمە تەوەقعەکەین لەو 400 دۆنمە ئەگەر ساڵ لەبار بێ بڵێن شتێک هەیە لە زەیتونە معاومەی پێڵێنواتە ساڵێک بەرزیاگرێت ساڵێک کەمەگرێت. ئەگەر ساڵەکە تەبیعی بێت ینی بەری تاوا بگرێت لەوەچە 800 تەن زەیتون لە سنوورەکە هەبێت. کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان لە ساڵی 2010 دامەزراوم کارگەی ماوەی 4 ساڵە لە کارکردنایم ساڵی پێنجەمین ساڵی کارکردنیەتی. خۆشبەختانە بووینەتەوە هۆکاری ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆیی لەم سنوورەداوە پارێزگای سلێمانی تەواوی عێراق بۆ چونکە کارگەکە توانە و قەبارەی ئەوەیە کە یەکەمین کارگەیە لەسەر ئاستی عێراق کە بتوانێت ڕۆژانە 120 تەن زەیتی زەیتون بکات بە زەیت. ما ئیمساڵ خۆشبەختانە گەشتوینەتە 130,000 لیترەوەی جێی دڵخۆشی ئەمەیە لە یەکەمین ساڵا 27,000 لیترمان فرۆشتۆ، بەڵام ئێستا قەبارەکە زیاتر بۆ بە 130,000 لیتر ڕۆنی زەیتون و ئەوەی کە ئەمێنێتەوە زەیتونیش ساڵ بە ساڵ ڕێژەکەی زۆر بێ. خۆشبەختانە بۆ ئێمە مەشتێکی تایبەتمان داناوە بەوەی کە داری زەیتونە فرۆشینەوە بە جوتیاران بۆ هاندان جوتیارانی ئەم سنوورەوە گرنگیدان بۆ ناوچە شاخاوێنی کە لە ڕابردوودا ئیسفادەمان لێ نەکردووە. خۆشبەختانە نزیکی 50,000 نەمامی داری زەیتونیش فرۆشراوە. ئەمە بۆتە هۆکاریەوەی ساڵ بە ساڵ ڕێژەیە و زەیتونەی کە بۆمانێت زیاتر بووە. بەرهەمەکانی کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان خۆشبەختانە لە تاوی کوردستان لە ئێستادا زۆر خواستێکی باشی لەسەرەوە لەسەر جنوبیش ئیشمان کردووە کەواتە تەختی تەواوی عێراقمان کردووە بۆ بەرهەمەکەمان و لە ئێستادا لە پلانی ئەم ساڵماندا ناردنە دەرەوەی بەرهەمەکەمانە. حەسەب ڕۆژە ئەو ڕێژەیە دیاری ناکرێت بڵێن ئێمە ڕۆژی 20 تەنەکەین 30 تەنەکەین و بەڵام لە عامی ساڵەکە وەرگرین ئێمە ساڵانە نزیکی 1500 تەن تا 1200 تەن بەرهەمی جوتیارانەکەین.